جاري فنيا اما زور باشتر بوون بە دەلاعب زۆر باشتر بووین بەس ئەمە هیچم نییە لۆ یاریکە پیرۆزیان بی و تەقەبولی خەسارەی دەکەم ئەمە مەسئولیەکەمم لەو خەسارەی بەس دەبی هەندێک پێداچوونەوە بکەین لە ئەندامانی تۆپی پێی کوردستان هەمویان بەڕێزن هەمویان جێ ڕێزن هەمویان محتەرەمن بەس دەبی زیاتر ئیشکەن دەبی دەوراتی تەسقیفی بکەنەوە دەبی دەوراتی تەحکیم بکەنەوە دەبی دەوراتی تەسقیفی مدەریبەکان بکەنەوە ڕێزم لە هەموو مدەریبەکان بەس یەکەم کەس ئەمن دەبی مسەقف بم دەبی دەورات دەبی لاعبەکان تەسقیف بکەن پێش هەموو شتێک ریاضە خۆشەویستیە احتیرامە ڕێزگرتنە یەکتر قبولکردنە نابی من ئەو تۆپانەیە ناکەم کە بەلاعبی خۆم بڕێن بڕوجوم بەلاعبەکان بڕێت نەرفەزیان بوو ئەگە ئەمن مدەریبم بەگە بە یاری لەوی دەبمەوە نەک بە قسە و لە ناو مەستەبەی هۆسێ بوو بەڕاستی کارەساتە کارەسات شورتەکان ینی ڕێزیان هەیە ئەنگۆ هاتیە لۆ حیمایەتیمە دەبی یەکەم جار بە سیلاحەوە نەهێن ئەمە وەرزشە ئەمە حەرب نییە دواتر ئەنگۆ دەبی حیمایی یاری زانیکان بکەن حیمایی جەماوەر بکەن حیمایی هەر کەسێک بکە ئەنگۆیشتان حیمایە دو ئەنگۆ بە سیلاحەوە بێن یەک ئەعسابی ئەوە بوو دەبی ئەوڕۆ ئەلحەمدولیلا هیچ کوشتن نەبوو چێ زەمان دەدا یاری داهاتوو کوشتن ببی مشکلەیە بەڕاستی زۆرە زۆرمان ماوە هەتا بگەینە ئاستێکی مەقبول نەک بەرز